یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی ئەمڕۆ تەسەوور کە لە پەروەردەی مناڵە کچێک گەورە ئەکەین لەسەر فەساد، دایک باوک هێشتا مناڵە تاوای لێ خۆشەویستی حیجاب لە دڵیان نامێنێت، دوای بە زۆریش حیجاب ناکاتە بەری. بۆیە لە شەریعەتە تۆ چۆن فەرمان بە مناڵەکەت ئەەکەی لە 7 ساڵیەوە کە نوێژ بکە هەموو فەرمانەکانی تری پێ ئەەکەی، بە ئافرەتێکیش فەرمانەکەی کە حیجابەکەی جێبەجێکە با عمری 7 ساڵ بێت. لە 10 ساڵیەوە لە شەریعەتە ئەی باوک بۆت هەیە لە مناڵەکەت بدەی لەسەرەوەی کە حیجابی لەبەر نەکرد. ئێمە جاریوە هەیە تەڵەبەکە 6 ئیبتیدایی تەواکە خەریکە گاتە کولیە، هێشتا دایک و باوکی ئەڵێن مناڵە. ئەمە هیچ ئادابێکی ئیسلامی نییە لەناو ئێمە، ئەوە ناکاتە غیرەتی کەسی ئیماندار، ئەوە متەئەسیر بوونە بەو فکرە غەربیەی کە زاڵ بووە بەسەر ئومەتی ئیسلامیە کە کافران و بێدینان فوی پیا ئەکەن و هەوای تێ ئەکەن و هانمان ئەدەن لەسەری.